دیارە کۆنفرانسی پێشوو کە کردمان هەمومان جلی هاوینەمان لەبەرا بوو، بەڵام ئێستا هەر کەسێک لە خۆیەوە سیر بکە ئێمە پۆشاکی زستانەمان لەبەرا، بەڵام بەداخەوە لە کۆنفرانسی پێشووە شاری سلێمانی ڕۆژانە 252 تن غازمان بەدەسەگەشت، بەڵام بەداخەوە ئێستا ڕۆژانە 234 تن غازمان بەدەسەگات لەبری ئەوەی لە وەرزی سەرماوسۆڵەیە بڕی غاز زیاد بکات، بەڵام ئەو بڕغازی کە بەدەستی کارگەکانی پارێزگای سلێمانی ئەکات هەموو تەنکەرێک نزیکی تەنێ بۆ تەنونیوێکی کەم کردووە و بەشە غازەکە کەمی کردووە. بۆیە لێرەوە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەین چیتر بەدەم داواکاری هاوڵاتانی شاری سلێمانیەوە بێن و پێم وابێت لە هەفتەی داهاتووە وەرزی سەرماوسۆڵە بە یەکجاری دەست پێ دەکات و بە فروبارانێکی زۆر ڕوو لە شاری سلێمانی ئەکات. ئێمە بە نووسراوی 21/2018 کە وەزارەتی سامانە سروشتیەکان کردوێتی بۆ پڕکردنەوەی پێداویستی دانیشتوانی شاری سلێمانی پێویستیمان بە 280 تن غاز هەبووە، بەڵام فەرقەکەی دەکاتە ئێستا کە ساڵی 2023 نزیکی 6 ساڵە ئێمە لەبری ئەوەی کە پێویستمان بە 400 تن غازە ئێستا 234 تن غازمان بەدەسەگات. ئێمە ئەم کۆنفرانسەمان بۆ ئەوە نییە هاوڵاتیانی شاری سلێمانی لەوە بترسێنین بڵێن غاز نامێنێت، بەڵێ غاز هەیە و غازیش لەبەردەستە، بەڵام بەپێی پێویستی نییە ناتوانین پێداویستی هاوڵاتیان پڕ بکەینەوە. ئێمە لە کۆنفرانسی پێشووە دەماوەند هەفتەی یەک ڕۆژ کارگەکانمان ئیش ناکەین، ناتوانین ئیش بکەین، بەڵام ئەگەر ئەو بڕیتەنە غازی کە ئێستا بۆ شاری سلێمانی دابین کراوە دەبێت لەمەولا هەفتەی 2 ڕۆژ کارگەکانمان لە ئیش ڕابگرین یا بچین بۆ 3 ڕۆژی کارگەکانمان ڕابگرین. ئێمە ڕۆژانە هاوڵاتیان سەردانی کارگەکانمان دەکات دوو بتڵی پێبێ، ئێمە ناتوانین دوو بتڵی بینێ، زۆر جا مناقەشەشەکەین کە ناتوانین بتڵێکی بینێ، چونکە بریکارەکانمان لە ئێستایا 20 شەو بۆ 25 شەو سەرەیان بۆ هاوڵاتیان نووسیوە تاوەکو بتڵی غاز بەدەستیان دەگات. ئەو تەنکەر غازانەی کە ئێستا دەگات بەدەستی ئێمە نازانین ئایا لە ڕێگەی کۆمپانیاوەیە ئایا لە ڕێگەی داراغازەوەیە تەنێک بۆ تەنونیوێکی کەم کردووە. ئەمەش کاریگەری لەسەر خواستی هاوڵاتیان هەبووە بۆ ئەوەی ئێمە نەتوانین ئەو غازی کە پێویستە بدرێ بە هاوڵاتیان بگاتە دەستیان، چونکە زۆر کەمی کردووە. بۆیە هەر پرسیار و سەرنجێکتان هەبێت ئێمە ئامادەی وەڵامتان بینەوە. بەڵام پێبینیەکی کەش هەبوو ئیزافەی قسەکان بی بکەم، ئێمە بە پارێزگای هەڵەبجەش و سلێمانیش و ئیدارەی ڕاپەڕین و قەزای پێنجوێن و شارەزور و دەشتی چەمچەماڵیشمان لەگەڵە 12 تەنکەر غازمان بۆیە، بەڵام پارێزگای هەولێر لەگەڵ دهۆکە 20 تن غازیان بۆچێ. ئەمە فەرق و جیاوازیەکی زۆرە، دەبینین هەولێر ڕۆژانە 13 تەنکەر غازی بۆ ئەچێت، بەڵام شاری سلێمانی 12 تن غازمان بۆیە. و لەم کۆنفرانسەشە داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین لە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لە کۆمپانیا لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئێمە لەمەولا بەشەغازی کارگەکانی شاری سلێمانی بەتەن بۆمان دیاری بکەن باشترە، چونکە ئێمە لە وەرزی هاوینە بەهۆی زەختی گەرماوە ناتوانن ئەو تەنکەرانە زیاد لە 7 تن بار بکەن، بەڵام ئێستا لە وەرزی زستانە دەتوانێت هەموو تەنکەرێک 22 تەنیش بار بکات، بەڵام غازەکە کەم کراوەتەوە بۆ 19 تن بۆ 19 تن، بۆیە زەرەر لە کارگەکان دەدرێت. و لە لایەکی ترەوە ئێمە باج و زەریبەیەکی زۆرمان لەسەر قورس کراوە لە ڕووی کارەبا و لە ڕووی ئەو زەریبەی کە خراوەتە سەر بتڵەکان، بەڵام ئێمە باجەکەین لەگەڵ باشدانی ئێمەش هاوڵاتیش جارێکی تر باجەکە ئەیاتەوە سیعرەکەی گرانە بێ. لە شاری سلێمانی ئێستا بە هاوکاری سەرجەم کارگەکان ئەو پیاوانەی کە لەویا وەستاون دەبووایە هەر ئێستا لەلایەن پارێزگاری سلێمانیەوە قایم قامیەتەوە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانەوە یەکی 5-6 خەڵات بکرانایە، چونکە بەو کەمیەتی غازی کە ئێستا لە شاری سلێمانی هەیە توانی ویانە ئیدامە و ئیدارەی شاری سلێمانی بە نەیەڵن بتڵی غاز لە شاری سلێمانی 8.5 تێپەڕێنێت بەداخەوە، بەڵام ئەبینی لە بەنزیخانەکانە ئێستا بتڵی غاز دەگاتە 18,000 بۆ 19,000. ئەمەش لە دەسەڵاتی خاوەن کارگەکانە نییە، دەبینی لە شارەکانی تر سیعرێکی زۆر بەرز بووەتەوە، بەڵام لە شاری سلێمانی تا ئێستا ڕێگەمان نەیاوە. ئەگەر وا بڕوات ئێمەش ناچارە بین، هاوڵاتیش ناچارە بێ ڕوو لە بەنزیخانەکان بکات بتڵێ غاز بە 19,000 بۆ بەرەو سەر و بکڕێت.